بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وأصحابه ومن اتبع هداه. صلاوي خواهي قورتان لبيت خوش حالم لا واني كتر لا مشغل سنات واني حفتا وشوار كراس خوب چينوا خزمت بيغمري خواه صلى الله عليه وسلم كباس لا بابتكاني ووصفي بهشتكا فرمودي 224 أبو هريرة بمان دقيرته وكو فرمودك للصحيح مسلم داهاتوا بيغمري خواه فرمويتي صلى الله عليه وسلم سيحان وجيحان والفرات والنيل كل من أنهار الجنة. واتا سيحان وجيحان وفرات النيل كناوي شوار آون دفرمي أمانة لآوي بهشتن. لهندي الروايات هاتوا دفرميت سيحان وجيحان لناو بهشتان فرات ونيليش لآوي بهشتن. جالر دا قسكا أمية آية حقيقتي موضوعك أمية كالرجل بهشتا وهاتون ياخد مبس لويا كشتيك جوان بي شتيك شيرين بي شتيك كولكي جيان بي ألين كاك ألي لبهشتا وهاتو أم طبيعتهم قصي بكار هاتوا بوي بش لزانان أفرمون أوي كأيما هستي بيدكين كفرات نيل سچاوكيان ديارة لكو أروبة شولاتك آتي أبري أو أثيوبيا أو سودان أو مصر دوايش برو درياينا وراست أما آوي كشيرين وبسودة زور کاریگەریان هەیە تەنانەت ئێستا گەورەترین سەد دروست ئەکرێت لەسەر ڕووباری نیل و هەروەها فوراتیش لێرا کە ناوی هاتووە کە سەرچاوەکەی لە کوردستانی گەورەوەیە هیچێکە لە سەرچاوەکان بە هەمان شێوە دیجلەش کە بوونیان هەیە بۆی زانایان دەفەرموون لە هەندێک ڕیوایەتە فەرمێت دوو ڕووبار هەن کە تایبەتن لە بەهەشتا و فەرمێتی ئەمانەش لەی بەهەشتین بە واتای ئەوەی كأمانش لناز نعمة كان خواش نعمتك داداتي لدنيا تالي سونغي أو نعمته نعمتي قيامت بزاني چونك لبهششا أنهار من ماء چندين رباري أو چندين كانياوي أو بنيان هي كواتا فرمودك دكريت هردو واتاكي لور بگيرتو دو رجنية لبهششا هندك ربار كانياو هبي أو ناوي لبندرت چونك هر كسو حزا كانياوي بني زۆرێک لە خەڵکی مسلمانیش لەم مەنتیقانەدان کە لە بەهەشتا حەسبە نەو ناوی لێ بنێن بەڵام ئەوەی کە زانایان لەبارەی ئەم فەرمودەوە ئەم دووڕایە هەندێکیان دەڵێن یعنی لە بەهەشتا ئاکری ئەمانە هەبن هەندێکیشانە فەرموون ئەمە بەو شتانە دەوترێت کە ئەڵێی بەهەشتیە یعنی ئەوترێت فڵانە کەس پیاوێکی بەهەشتیە لەبەر چاکێتی و پاکێتەکەی ئیگینا خۆ لە بەهەشت و نەهاتۆ بۆ دنیا بۆی کەڵێن ئەم ڕووبارە بەهەشتی یعنی ئەوەنە ئاوەکەی بە سوودە ئەوەندە خەڵک سوودی لێوەرەگرێ ڕەحمەتێکی خوایی وەک چۆن بەهەشت ڕەحمەتە بۆ باوەڕداران هەمووی سوودی لێوەرەگرێ ئەم ڕووبارەش بەم شێوازەیە. فەرمودەی 225 لە ئەنەسەوە بۆمان دەگەڕێتەوە دەفەرمێت پێغەمبەری خوا فەرمی صلى الله عليه وسلم لما عرج بالنبي صلى الله عليه وسلم إلى السماء كاتێک کە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام گەشتی میعراجی کرد گەشتی میعراج لە میعراجدا دەفەرمێت ئوتیت على نهر بەلای ڕووبارێکدا تێپەڕیم حافتاه قباب اللؤلؤ مجوفا ئەم دیوا و دیوی ئاوەکە کە هەموو ڕووبارێک کە ئەڕوا لای ڕاست و چەپی هەیە کەناری هەیە لە لؤلؤیەکی ناو کلۆر دروست کرابوو وەک ئەوەی ئاوی پیا بڕوا وەک ئەوەی کە جوان ئەو دیوەی دیار بێ زۆر سەنجڕاکێشەر بوو فقلت ما هذا يا جبريل وتم أي جبريل ئەمە چییە ئەم ڕووبارە فەرمووی هذا الكوثر ئەمە كوثرة ولروايتك فرمي هذا الكوثر الذي أعطاك ربك أما أو كوثريك أخواي جورا بخشيوتي بتو فإذا طينه أو طيبه مسك أذفر يعني أو خوليك لبالي وبو يا بون خوشكي لا مسكيكي تايبت مند دچو
دیارە لە قورآنی شاخوا فەرمێ ئینا ئەعطەیناکە الکەوثەر جا لێرەدا زانایان ڕای زۆریان هەیە لەسەر وشەی کەوثەر بەڕێزان وشەی کەوثەر لە کەثیرەوە هاتووە بە مەعنا خێرێکی زۆر یا پاداشتێکی زۆر یا بەرەکاتێکی زۆر بۆیە لەوە چێت دەیان ڕاهەبێ لە تەفسیری ئەم کەوثەرێدا کەمەش طبیعەتی قورآنە سبحان الله قورآن حمالة الأوجه يعني چەند وجه هەڵەگرێت لەخۆ ئەکری ئەم ئەوسەرە پێغەمبەرایەتی بێ ئەکری ئەم کەوثەرە ئومەتێکی زۆر بێ بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام ئەکری ئەم کەوثەرە تائیفەیە بێ لەناو ئومەتی ئیسلامە کە ئەم تائیفەیە لەسەر خێرن لەسەر حەقن ئەوەی هەموو دنیا پشتیان تێ بکە هەر خوا سەریانەخوا هەر خوا دۆسیەکەیانە خاتە پێشەوە ئەوەش خێرێکی گەورەیە والله ئەگەر پیاوێک دە کوڕی هەبێت دوو کوڕیان ساغ و چاک و پاک بن و ئەهلی علم بن و ئەهلی تەقوا بن بەخوا قازانجێکی زۆر گەورەی کردو ئەگەرێکی زۆر بەشی سۆ ساغ بێ ئەوە ناز و نیعمەتێکی گەورە و نیعمەتێکی گەورەیە سوپاسی خوایە هەندێکی جڵێن ئەم کەوثەرە ئەوەیە کە خوا ئەیدا بە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەرچی ئیماندارە لە پاڵیەوە تێدەپەڕێ و پێغەمبەری خوا لەویایە عەلەیهی سڵات وسەلام وەک لە چەند فەرموودا فەرمێ پڕیەتی لە کووپ لە پەرداخ لە لای ئەم دیوە و دیوی ئەو ئاوە بە ئەندازەی ئەستێرەکانی ئاسمان پەرداخی لەسەرە کە هەر کەسە و ناوی خۆی لێ نووساوە کە چێوێ ئەو پەرداخەیە کە ناوی خۆی یا بە نسیبی خۆیەتی یا ئەو پەرداخی خۆی هەیە هەموو کەسی ئەمەش مژدەیەکە کە تایبەتە بە ئومەتی ئیسلامەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی دیارە خوای گەورە سبحانه وتعالى لقرآن باسكا فرمي إن للمتقين لحسن مآب جنات عدن مفتحة لهم الأبواب واتو كسانيك متقين برزان متقي يعني أو كسانيك خوان أباريزن خوان أباريزن لحرام خوان أباريزن لنا شرعي خوان أباريزن لشرك وكفر أو التقوى يا خو باراستنا لحسن مآب جوان ترين سرنجاميان هيا قوتابێکە چێتە قوتابخانە ئەڵێ یا ڕەبی باشترین سەرنجامە دەبێ یعنی ئەوەی دڵخۆش بی کە نامەی ئەعمال و شەهادە بڕوانامەکەت وەرگرت هەڵپەڕێ لە خۆشیە لە حوسنە مەئاب ئەو پاداشەشیان چییە؟ جەنات عەدن مفتحة لهم الأبواب بەهەشتی هەتاییە کە دەرگاکانیان بۆ دەکرێتەوە بەڕێزان ئەمە سەراحەتەن لە قورئانە باسەکە کە بەهەشت دەرگای هەیە لە فەرمودەی پێغەمبەری خوا داهاتووە صلی الله عليه وسلم وەکو لە بوخاری و مسلمدا لە ئەبو هورەیرەوە دەفەرمێ پێغەمبەری خوا فەرمێتی صلی الله عليه وسلم کە ئەم فەرمودەیە بەڕێزان لە هەندێک فەرمودەی تریشە ئاماژە ئەکا باز لە ڕاستیەکی زۆر گەورە و مەزنی ژیانەکە کە پێویستە ئێمەی مسلمان زوو لێی تێ بگەین بەداخەوە کە زۆر جار لەمە تێناگەین کێشە بۆ خۆمان و بۆ دەوروبەریش دروستەکەین عزيزمان صلى الله عليه وسلم دفرميت من أنفق زوجين في سبيل الله نودي من أبواب الجنة يا عبد الله هذا خير دفرمي هەچ کەسێ دوان ببەخشێ لە پێناوی خوا ئیتر چی ئەوەی کە پێویستە بەخشندەیی بکا لە پێناوی خوای گەورە لە دەرگای بەهەشتەوە بانگەکرێت يا عبد الله هذا خير لا درگای بەهەشتەوە فەرمێ وەرە تۆ ئەم خێرت کردووە لەم درگایەوە وەرە ژوورەوە فمن كان من أهل الصلاة ئەو کەسانەی کە ئەهلی نوێژن 5 فەرزە لە مزگەوتە شەو نوێژیەکە سەڵاتی ضوحاکە تێگەی بەبوونی دوکان و بازار و هەندێ نوێژی سوەتی فەوتێ ئەو ڕۆژەی کە مەجالی بوو کوڕی پێگەیژ ئیتر ئەڵێ فرسەتمە ئەو کەسەی کە دڕشی سپی بوو تۆزێ ئیش و کار و کوڕەکانی ئەو ئەنێ ئەرکەی لەسەر شان نەما هەر کاسبی بکا بۆ ماڵ و خێزان پێیان گرت و چرۆت چرا بوون و ژیانی خۆیان بردە و دەبڕێەوە بن ئیتەڵێ فرسەتمە بەفعلەن فرسەتە ئەوەی لە دوای 6 ساڵی و خوا تەمەنیدایە فرسەتی ئەداتێ بۆی دەرەجاتی بەسکاتۆ لە بەهەشتا جا کەسی بەختەوەر ئەمەیە ئەفەرمێ من كان من أهل الصلاة ئەوەی ئەهلی سەڵات بێ ئێخۆ هەمومان نوێژەکەین بەڵام کاکە هەیە 5 فەرزەکان لە جەماعەتە هەیە زوحاکە شەو نوێژیەکە سەڵاتی ویترەکە هەیە سەڵاتی تەسبیحەکە هەیە خوا تەوفیقی دا و بینی نیوە ڕۆ عەسریش دێنێت دوور کات نوێژەکە 4 کات نوێژەکە حەچی جارە دێت فەرزەکان دوور کات لە بێژ دوور کات لە دوا ئەوەی کە هەیەی وەکو سنەتە موەکەدەکە نوێژی عەسر 4 کات لە پێشە ئەکا
دوورکانێژی سنتی پێشبەیانی خێرترە لە قەد ئەوەی کە خۆری بەردەکەوێت. ئەم کەسە دایمە گرنگیەدا بەدەش خوا تەوفیقی داوە لە نوێژە چالاکە لەوە چێت دەوڵەمەندێکی وانە بێ خێرێ بکە علمێکی وای پێ نییە دنیا بڕازێنێتەوە بە گوڵ و گوڵزاری علمی شەرعی خوا لەوا تەوفیقی داوە نوێژی خۆیەکە وای لێ دێتی ترم کەسە پاگە بێ کەس ئازار نادا خەڵک لە زبان دەستی بێوەیە بن دوعیە من باب الصلاة لە دەرگایەک دەرگای نوێژکردنە بانگ کرێ فەرمێ ئەی بەندەی خوا وەرە تۆ لە هەمووان نوێژ زیاتر کردووە تۆ نوێژکردن قاڵ بووی تایدا وەرە لەم دەرگا وەرە ژوورە. ومن كان من أهل الجهاد دعي من باب الجهاد هەندێک کەس هەیە خوا تەوفیقی داون بەرەکەتی بەسەرا ڕشتون تێکۆشن جا تێکۆشانیش دوو واتای هەیە تێکۆشانەوەیە کە تۆ لە ناو کۆمەڵگەیەکی مسلمان دای تێدەکۆشی بە دەعوا بە بانگەواز بە کارکردن وەخوا فەرمێ وەجاهیدهم به جیهادا کەبیرا یعنی بەم قورئانە گەورەترین جیهاد بکەن بۆ ئەوەی خەڵکی زۆربەی ئەهلی التیزام بێ ئەهلی نوێژ و تاعەت بێ. جۆری دووەمی جیهاد دەچێتە بابی شەڕکردن لە پێناوی خوا بۆ ئەو کەسانی کە دوژمنی دینی خوای گەورن ئەوەی ئێستا کە لە غەزە ڕوادا وەڵای ئەوەی ئەهلی ئیمان بێ متفقن لەسەری کە ئەوە جیهادە هەرچی مفتی ئەهلی دینە ناڵێم مفتی قسوور و ئەوانە ناڵێم کە شوێن کەوتەی دەسەڵاتەکانن تەنها ماساوچێتی دەکەن خوا بمان پارێزێ ئەگینە هەموو زانن کە بەرامبەرەکەی داگیرکەرە ئەگەر مسلمانیش داگیر بکا بۆ دەیە دیفاعەکەی لە ماڵەکەی خۆت مەگەر پێغەمبەری خوا نەیفەرموو عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەگەر کەسێ هاتە سەر ماڵەکەت داوای لێکردی مەی دەرێ نادەن فەرمووی ئەگەر هاتوو شەڕی لەگەڵا کردن فەرمووی شەڕی لەگەڵاکە مڵکی خۆتە بە عارەقی ناوچاوی خۆت پیا کردووە خۆمە مەبدەیەکە لە شەریعەتی ئیسلامدا کە حەق و ڕاستی و شەرعی هی خۆتە مڵکی خۆتە بۆچی خەڵک لێزەت بکە قال فإن قرأت إن قاتلني قال قاتله باشە گەرەمە لەناو کۆمەڵگەی مسلمانە ڕووبدا ئەگەر کەسێک بێدین بێ ئەگەر کەسێک دینێکی منحەریفی هەبێ بەڕێزان بەنو سەهیۆن وریابن یعنی ئەمە جوولەکە نین ئێمە باسی وەکرا داعش کۆمەڵێک سنووری شەرعیش کاندووە و خەڵکی زۆر کشتووە 200 زانای مسلمان فتوایاندا لەسەر ئەوەی کەوا ئەمە مەشروع نییە ئەو کارانەی کە ئامانەیکەن بۆی ئیسلامی پێناشری کرێ زۆربەی وڵاتان هاتە سەر خەدەمە کاکە ناشەرعیە بەس ئەوەی کە جێی تێڕامانە ئەوەی کە داعش کردوێتی بە 7,000 ئاو شۆراوەتەوە بە چاو ئەوەی کە بەنو سەهیۆنێکن کە ئیسرائیلەکانێکن بە ناو ئیسرائیل لە کاتێکە بەڕێزان کۆمەڵێک کەس هەن دینی جوولەکەیان هەیە خۆشیان مزاهرەکەن دژبەمە ئەڵێن ئەمە داعشەکەی ئێمەیە یعنی ئەمە ئەو چینەن ئەو توێژەن کەوا زۆرترین کوشتار کوشت یعنی 15,000 مناڵ بکوژێ لەم جیهانەدا کە پێڵێن پێشکەوتون 20,000 بەس ئەژن کوژراوە گریمان وا ئەمە پیا و ئەی پیر و پەکەوتەکان حسابی چی یعنی ئەمە چی دنیایەکین تا ئێسەکانێ زیاد لە 42-43 تێپەڕاندووە خەڵکە کوژرێ بەرەحاڵ ئایا ئەمە جیهادیە جیهانە وەڵاهی جیهادە وەڵا گومانم تیای نییە خەڵکی خۆیەتی و خۆشیان زانایان هەیە و خۆشیان جیهادیان کردووە و ئەگەر هات و منیش بوومایە میلەتی کوردیش زاڵمێکی ئاوا بێ خاکە وڵاتم داگیر کا سوکایەتیم پێ بکە ئازارم بدا هەر ڕۆژە ماڵێک بڕۆخێنێ و هەر ڕۆژە مزگەوتێک وێران بکە ئەرە وەڵاهی ئیعلانی جیهاد دەکەم بەرامبەری ئەگەر خۆی بەناو بە موسڵمانیش بزانێ خاکە خۆمە ئەمە واقعەکە یعنی مەگەر کەسێک کە نابینا بێ ئەم ڕاستیە ببینێ جا ئەوەی کە جیهاد و تێکۆشانەکە لە پێناوی خوا بەم واتایەش لە بابی جیهادەوە بانگەکرێ لە بەهەشتا طبعا ئەمانە یەکسەر لە خزمەتی خوای گەورەیا بن ئەوانەی کە تێکۆشن و دروست نێ پیان بۆ تێ مردوو خوا فەرمێ لا تقولوا لمن يقتل في سبيل الله أموات ناوێ بڵێ جائز نییە حتى واش گومان بەری دروست نییە خوا فەرمێ ولا تحسبن الذين قتلوا في سبيل الله أموات ولا تحسبن يعني واشي نابي حسابك بل أحياء أوان زيندون عند ربهم لخزمت خواجان يرزقون رزق روزيان هي فرحين دليان خوشة بما آتاهم الله من فضله لويك خوابي داون ويستبشرون بالذين لم يلحقوا بهم من خلفهم مجش أدن بوك سانيك لدوي خويانا كيش على جانا ماون ألا خوف عليهم ولا هم يحزنون الله أما أوريقيا كوا نترسل هي نبيم نخمد هي خەمە دەڕەوێتەوە و ترسیش دەڕەوێتەوە نامێنێ ئەم پاچە گۆشتەی کە هەیە وەکو کاڵایەک وایە کە کۆن بوو لایەبەی هەرو جەستەی خۆمانە چەند گەنج و تەڕ و پا جوان بووین دوایی چۆن ڕیش پێ بێ دوایی چۆن زەعیفەبی دوایی چۆن لاوازەبی دوایی چۆن وای لێ تەنانەت بیرکردنەوەشت نامێنێ
أي شيء أجرزي لنا أخوالا بلام روح مهمة. ومن كان من أهل الصيام كاك هندك زي إخواته في قدا وأهلي بروجوبونا سبحان الله كسي وهي همود الشمو بيشمي بروجوه به همو سيانزو چاردو پانزي ماني كي قمري بروجوه به إيتر رمضان بروجوه به ششلان بروجوه به دائما حزي لروجو قرتنا أو دعي من باب الريان يا أواني شيداي رمضان هايش رمضان نهات والله إخوة ما أنقذ رمضان توفيق ما أمديك كأمر رمضان باش بروجوبين إيه أهل رمضان إخوة مسلمان جاي رمضان يجبر رجوع بس هو كي أهبرا وها رمضان إيه شيء كان برا إيه أما ملك أهل رمضان أما كريا كارك أو كريا إيشك أو كريا كي ولا كريا أي تخوى أويك يعني زوجها نمونا بدايجة وبرزان دايكك شون أسوتي بومن على كي خوي هاتشي دانجي دنيا به يعني ناتواني أو سوزو خوش ويسي دايك راسقينه هيتي كيدا بمن على كي أو بدا بمن على كي نادري دي او كسي كبدلو بكل آوا شيداي روجو بونو رمضانه چون فرقينيه لقل كسي كي ترى كبكل يزاني هل برمي برزان ام كسانه لما لشون ددرغير بروجو بونو بانكره. ومن كان من اهل الصدقه دعي من باب الصدقه هي اخواته في قدا ولا خير كردنا لا تاك كردنا بدم ام جارويه بدم ام ندارويه حتى اگر خواه توفيق بدا بياو تكليف بك ابو فقير وهجاري راستقينه كراستقينه به او جر توفيقي خوايه توش بجار بيتايا لخيرك لشاكيك لارمتي هجار وندارك لوجه سبوتي والله ما مصاب اخويا سزورك هنيتشي وهانيه وراز ناكن لراسدها ك يعني القران زوج الباس كريه يعني باسي يتيما ذا مقربة أو مسكينا ذا متربة يعني دوش دهن هندي كان مقربا يزيكني عن ناسي هندي كان متربا كسيري حالي أكي كسيري مالي أكي كسيري جياني أكي تواو فقير وهجارة بتشاو خلقه وهرنيتي جا يا أوي زور نزيك للديارة يا أوي كدسي لابنها ما أنا كودر شو فقيرة بيوي ديارة كأما زعيفة لرولاواز بيوي ديارة بپی ارواب و هموشوینه پاری پاسی پینی پیوی دیاره تو هم خو قابل کمالگی مسلمانی که لخوشکی وی کسردان یکتر کن یا لانی کم پیک ولا مزگو تعبین معلومات اندازه کوي ازانی من وضع باش ازانی کی کتر وضعی باش نیه لبر و هندێک کەس هەیە لەم بابەیە کە دەرگای خێر و چاکەکردنە زۆر ئازا و مەردە حەزی لە چاکەیە حەزی لە خەیرە ئەسڵەن ئەگەر کەسانێک هەبن چاور دەکەنەوەی بزان ئەوە ماڵەکەی باشترە و سیارەکەی جوانترە ئاغمنیش وەک ئەو ماڵم جوان بواە ئاغمنیش وەک ئەو سیارەی باشم هەبوایە ئەم بە پێچەوانەوەیە ئەڵێ بزانێکم کامە فەقیر و هەژارە کامە پێویستی بە یارمەتیە کامە حەزی بەوەیە کە چێ فەقیر و هەژارە بیبینێت بۆی کە بچێت دوو عەلاقە تەماتە و خەیار بەرێ لەگەڵ دەستی خۆیان بۆ ماڵەکە یعنی خۆمە تەوفیقی خواییە برادری گێڕایەوتی ماوەسا ڕۆیشتم بۆ ماڵێک تا ناوەتا و ماڵەیانە لێم تێک چوویام لە دەرگای ماڵی خواردتریان کە چوومە ژوورەوە ینی لە دەرگاکە مایکێک هاتە دەرەوە خەریب چوومە ژوورەوە لە بە دەرگای حەوشە وتم ماڵی کاک فڵان کەسە وتی بەڵێ وتم کاک فڵان کەسێ وتی نەوەڵا من ئەو نییە باوکم ئەوە 4 ساڵە لە جێگا کەوتووە کەوای وتی یەکسەر کسپەی لە دڵمەوە هات وتم باشە دوایی جای تسەردانتانەکەم ئەو ماڵەکەی ترکاوێتی ئەوەی تریانە ڕۆیشتم بۆ ئەو ماڵە و ئەڵێ دوایی ڕۆیشتم فەردەی برنج و فەردەی ئاردۆی کە خوا پێیا و تەنەکەی ڕۆنم برد تەقما دەرگای ماڵەکەوتمەوە دیارێ بۆ ئێوە هاتوو بەڕێزان ئەمە تەوفیقێکی خواییە ئەستەن کە هەڵەی کردووە هەڵەی نەکردووە خوا ڕێگەکەی پێنیشان داوە چونکە هەندێک کەس هەیە کە لە خزمەت مامۆسانە دانیشین بازەوە دەکرێت هەندێک جار خێرەگە خوڵقێ بۆ کەسێکی دەوڵەمەند کەچی خۆی لە کەڕووکیۆرە کارڕوا بەلای حەقی نیە مەسەریەوە تا 100 ساڵی تر تەمەنی بێ خێری وە نایەتەوە بەردەستی فرسەتەکەی لە دەست دەرچوو بۆ چونکە تۆ دەرگایەک هەیە من ئەهلی سەدەقە دوعیە من بابی سەدەقە ئەوەی کە ئەهلی سەدەقە بێ لە دەرگای سەدەقە و خێرەوە دێت ئەبوو بەکری سەدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ لەو مەجلیسا بوو کە پێغەمبەری خوا باسی کرد ئەم فەرموودەیە هەر کەسێک لە
خێری کردبێ لە بابی خێرەوەیە ئەوەی جیهادی کردبێ لە بابی جیهاد ئەوەی بەڕۆژووە لە بابی ڕۆژوو ئەوەی سەدەقەی هەیە لە بابی سەدەقە سەیری کە فەرمووی بئەبی وئومی یا رسول الله بەدایک و باوکۆ بەفیدات بم ئەی پێغەمبەری خوا ما على من دعي من تلك الأبواب من ضرورة آية أكريت يكيك بين هل هم درقاك وباس بكري ئێمە بی لەوەکەین نڵیم زانین کام لەم درگایانە باشە یەک درگایتر بەخوا بەس عیبی نییە سەیری گەورەکان کە فەرمی رسول الله ئەگەر کەس لە هەموو درگاکانەوە باس بکرێ ئایا هل يدعى أحد من تلك الأبواب كلها کەسێک هەیە لە هەموو درگاکانەوە بانگ بکرێ مەلایکەتەکان بانگی کردن وەرای بەندەی خوا تۆ لە کێبڕکەی نوێژخوێنەکانی ئەو بڵێ لە پێشی ڕۆژوەگرەکانی ئەو بڵێ تۆ لە جیهاد و تێکۆشەرەکانی ئەو بڵێ تۆ لە خێرخوازاکانی پێغەمبەری خوا فەرمووی نەعەم بەڵێ کەس هەیە لە هەموو درگاکانی بەهەشتەوە بانگەکرێ الله وأرجو أن تكون منهم وأميدم وایە ئەی ئەبوو بەکر تۆ لەوان بی کە لە هەر شەش درگا و حەوت درگای هەیەوانیە بەهەشت جگە لە درگای ڕەیان هەشتەکە تۆ یەکێکی لەوانی کە لە هەر هەشت درگاکەی بەهەشتەوە بانگەکرێ چەند خۆشە چەند نیعمەتە خی گەورە ئێمەش بخاتە خزمەت سەیدنا ئەبوبەکر و لەو درگایانەوە بانگەشە بکرین کاتی وانەکەمان کۆتایی هات هەندێشتی خۆش هەبوو حەزمە کرد فریاب بکەم بۆتان باسکەم لەوانی داهاتوو بۆتانی باسەکەم إن شاء الله أقول هذا القول واستغفر الله والسلام عليكم ورحمة الله وبركاته